لەم شوێنەیە لە ناو پاسێکی بە تەبریتەوە دابەزیون کۆمەڵێک کۆتر بەلاتانە فرێدەمتانەگرن عەلەساس ئەها خنکاین کورە با بە تۆ چیت بینیوە کورە تۆی ناز و نیعمەتدار کورە توی ڕیش ڕەشکراو توی قات ئوتیکراو وە خۆم جزاشە ئوتیکراو کورە بەخوا هەنێ جارێکە ئەومە گومان ئێمە هەر مسلمان بین وەڵڵە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم دەربەدەر کراوە بوختانی بۆ کراوە لە ماڵ و خاک و نیشتیمانی خۆی دەرکراوە لە پێناو چی لە پێناو ئەوەی ئێستا تۆ موحیدی تو بێ بۆ ئێرە بزانی کە چی کردووە یا الله مەقامی مەحمودی بەنسیب بکە لە بەهەشتا لەگەڵ ئەو ئەبوو بەکر و پیاوچاکانە کۆمانکەنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم 13 ساڵی ڕێک بە بەردەوام دەعوەی کرد لەم شارە لە ئەنجامی 13 ساڵ گوێنەگرتنی خەڵکی قوڕەیش بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆتا ساتەکانە سێ بڕیاری زۆر قورسیان دەرکرد کە یەکێکیان تەطبیق کرد ئەویش کوشتنی پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام بەڵام من تەنها دوو سێ دەرسان فێر ئەەکەم لە هیجرەتە هیجرەت ئێمە فێری دوو سێ ئەخلاقەکە لە هەر ئاستێکا بیت لە هەر پلە و پۆستێکا بیت لە هەر شێوازێکی پارەداری و عیلما بیت پێویست بە هاوڕێیە هیچ کەسێ لە ئێوە نەڵێ من پێویستم بە کەس نییە تەنانەت پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هیجرەتی کرد لە کۆتا ساتەکانە ئەبوو بەکری دیاری کرد بۆ هاوڕێ بێ لە سەفەرە بۆیە هەر کەسێ لە ئێوە پێویستان بەوەیە یەکێکتان لەگەڵا بێ لە دنیا ڕەحمەتتان لێ بێ هاوڕێی چاک هەڵبژێرن برای باش هەڵبژێرن ئەبوو بەکر بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کرد تەنانەت یەک دیناریشی بۆ ماڵ و مناڵەکەی جێنێشت لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ بەردی کردە ناو تورەکە و داینا باوکی ئەبوو بەکر هاتوتی بزا هیچی بۆتان جێهێشتووە ئەسما فەرمێ بردم وتم ئەرە وەڵا زۆری بۆ ئاوانێ چاوی نەبوو دەستی کوتاوتی دەباشە شتی بۆتان جێهێشتووە هەمووی لەگە خۆیان نەبردە هەموو ماڵ و سەروەتەکەی برد لە هیجرەتا لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم اینجا بەڕێزان هاوڕێ گرنگترین شتێکە کە لە دەرسی هیجرەتا فێرمان ئەکا ئێمە هاوڕێمان هەبێ زۆری هاوڕێکانت قیمەتی نییە چه هاوڕێیەکت هەیە لە تەگانەیە وەکو ئەبوو بەکر بێ مجازەبە بە شیانی خۆیەوە بکا لە پێناو هاوڕێکەیە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەمە یەک دوو هەموو کەسێ لە ئێمە لە هیجرەتا فێری شتێکە بین فێری ئەوە بین پێویستمان بەوەیە شوێنی کەسێ بکەوین کە وەکو مناڵی فەقیر و هەژار وایە لەبیرتانە لە مزگەوتەکەی نۆتینگام دەرسی سیرەم هەیە بۆ برایانە وتەوەکەوە ڕەنگەشتا بە تەواتی بڵاو نەبوو بێتەوە ئێمە بۆ دوای پێغەمبەرەکەوین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانترین نمونەی پێشەوایە بۆ بەبێ باوک لە دایک بووە دایکی لە 6 ساڵیا وەفاتی کردووە لە ماڵ باپیرەیە تۆزێ گەورە بووە دوای چۆتە لای ماڵ ئامۆژنی ئەم پیاوە کۆی ناخۆشیەکانی لەسەر زەویا بینیوە هەتا وەکو چل ساڵیشە بێتە پێغەمبەر عليه الصلاة والسلام بەس من چۆن دوای عیسا بکەوم بە نەوەکو بڵێم عیسا ئەسڵەکە بەو ئیسایی کە گاور باسێکا وەڵا کوڕی خوایە و خۆی خوایە و وەڵا من ناتوانم دوای کوڕ خواکەوم کابرایە فەقیر وەک من بەقاڵ و حەماڵ من ئەبێ شوێن یەکێ بکەوم وەکو خۆم بێ تەنانەت لە هیجرەتیشا هەموو سەحابەکانە نێرێ بۆ مەدینە تەنها خۆی و عەلی و ئەبوو بەکر و چەند سەحابەیەکی کەم ماونەتەوە یعنی لە کۆتا ساتەکانە هەموویانە نێرێ بە ئەمن و ئەمان دوای خۆی دەرەچێت کە دەریش ئەچێ وەکو کوڕی فەقیر و هەژار دێتە سەر ئەو شاخە کە ببینن چەندێ بەرزە ئێوە لەم شوێنەیە لە ناو پاسێکی بە تەبریتەوە دابەزیون کۆمەڵێک کۆتر بەلاتانە فرێدەمتانەگرن عەلەساس ئەها خنکاین کورە با بە تۆ چیت بینیوە کورە تۆی ناز و نیعمەتدار کورە توی ڕیش ڕەشکراو توی قات ئوتیکراو وە خۆم جزاشە ئوتیکراو کورە بەخوا هەنێ جارێکە ئەومە گومان ئێمە هەر مسلمان بین وەڵڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە سەر ئەو چیایە اینجا گەورەترین شت لە هیجرەتا ڕۆڵی ئافرەتان خاتو ئەسما دووگیانە بە عەبدوڵای کوڕی ئیمامی زوبەیر ذات النطاقین دوو پشتوێنی ئەبەست ڕۆژانە ئەڕۆیشتە سەر ئەو شاخە خواردنی بۆ باوکی و
پێغەمبەری خوا برد عليه الصلاة والسلام. بۆیە هەر کەسێ لە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی ئاگامان لەوە بێ هیجرەت دەرزێکە تەنها پیاوە گەورەکان لێی تێگەن و ئافرەتە موسڵمانە گەورەکان لێی تێگەن. کەواتە لە هیجرەتا بۆمان دەرکەوت خاک و نیشتیمان گرنگ نییە، کەرامەتی مرۆڤ گرنگە. ئەوە هەندێکتان وا تێگەن ئەگەر ئینسانێ لە شوێنێک ئابووی تر هەرە بێ لە بژێوان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکە دوایەوەی کاچێتە مەدینە بە خەڵکی مەدینە فەرمێ المەحیا مەحیاکم والمەمات مەماتکم، من لە لای ئێواژیم، باشترین شوێن ئەم شارە نییە، یەک ڕکاتێ نوێژ بە 100,000 ڕکات نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 1000 ڕکاتێرەی هەڵبژارد نەهاتەوە بۆ ئێرە. بۆ کاتێک ئینسان دینی پارێزراو نییە بۆی جوان نییە لە شوێنێکا دانشێکە بێ حورمەتی پێ بکرێت. کەواتە هەر کەسێک لە ئێمەی مسلمان ئەبێ بزانێ خوای پەروەردگار سبحانه وتعالى هەر کەسێ لە ئێمە ئەبێ بزانێت خوای پەروەردگار مسلمانێکی خۆشەوێ کە دێتە ئەم شوێنە بۆ ئەوە نییە سەیری دار و بەرکا و وابزانێ ئەم شوێنە شوێنێکە کە شفای بەدەسەوە ئەمەیە. ئێمە هاتوین تەنها 3 دەرس فێربین برایان. لەبیرتان بێ هاوڕێتان پێویستە هەر کەسێک بن، لەبیرتان بێ لە ناو هیجرەتە گەورەترین کەسی ئەم ئیسلامە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەچێتە ناو ئەو ئەشکەوتەوە بۆ لەبەر ئەوەی قوڕەیش هەمویان ئەو لا ئەگەڕان مەدینە ڕێک بەرامبەر ئێمەیە. ئەو هات بۆ پشتی مەکە بۆ ئەوەی بێباوەڕەکان نەزانن. ئەوەش بەشێکە لە استراتیژیەتی پیاوی عاقڵ. خۆی توانی بڕوا بە و ڕیا بڵێ خوایە خۆت بمپارێزە بەس بۆ ئەوەی کە مسلمانان لە دوای ئەوە فێر بن. شتێکی تر زۆر گرنگە لە هیجرەتە. ئێمە دایمە لە ئیسرا و میعراج ئاڵێن بوراقات پێغەمبەری خوای برد بۆ بەیت المەقدس و لەوێ چوو بۆ ئاسمان. ئەوە لە بەشی عەقیدەیە شتێکی زۆر گرنگە ئینسان ئیمانی پێ بێ. ئەی بۆ لە هیجرەتە خۆی هات لێرە و دوای بە پێڕۆی بۆ ئەوەی ئەگەر تۆ هیجرەتت کرد ماڵت جێژ بە پێی خۆت جێبێڵی. ئەو ئەگە براق بە هاتایە جێ بۆ شوێنی هیجرەتی بە براق بکردایە بە VIP تامێک نەئەمایەوە بۆ هیجرەت کە ئینسان بە پێی خۆی بڕوە. حاڵی خەڵک بوو، ژیانی خەڵک بوو و هیچ کەسێکیش لە ناو مەکە ئەمری کوشتنی بۆ دەرنەکرا غەیری پێغەمبەر صلی الله عليه وسلم. و 13 ساڵیش داوەکردن 187 نەفەر بوونە مسلمان. 13 ساڵ داوەکردن لە ناو ئەم ملەتەیە. بۆیە هەندێکتان ئەڵێن ئیسلام هی عەرەبە. ئیسلام هی عەرەب نییە، ئیسلام هی خەڵکی هەموو سەرزەویە. وما أرسلناك إلا رحمة للعالمين كافة للناس بشيرا ونذيرا. أم إسلامه هي خلقه زورك لبي باوراني قريش 13 سال جايتيان كرد بەڵام لە کۆتایەکانە کە هیجرەتی کرد کە دینی خوا سەرکەوت زانیان ئیسلام دینێکی حەقە ئەنجا بوونە سەرباز بووی. داواکەم لە خوای پەروەردگار فێرمان بکە کە دێینە ئەم شوێنە لە بیرمان بێ پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم دەربەدەر کراوە، بوختانی بۆ کراوە، لە ماڵ و خاک و نیشتیمانی خۆی دەرکراوە لە پێناو چی؟ لە پێناو ئەوەی ئێستا تۆ موحیدی تو بێی بۆ ئێرە بزانی کە چی کردووە. یا ڕەبی خوایە داوا لێکەین بە ناوی جوانت عاقیبەت خێرمان بکەی. یا ئەڵڵا ئەم گەشتەمان لێ وەربگری. یا ئەڵڵا ئێمە هاتوین بۆ ئێرە وەکوە نەهاتوین بڵێن ئەم شوێنە شوێنێکە کە وەکو ناو کەعبە مبارەکە، نە، هاتوین وەکو بیرخستنەوەیەکی مێژوو کە ئیمانمان زیاتر بە قوت بێ بزانین پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم لە تەمەنی 53 ساڵیە هاتوۆتە سەر ئەو شاخە و لە پێناو ئەم خەڵکەیە. فجزاه الله عنا وعن الإسلام والمسلمين خيرا. يا الله مقامي محمودي بنصيب بك لبهشت على قل أو أبو بكر وفي أو شاكانا كومان كنوا. وصلي اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين. خايفر والقاف تام باريزي.